سەرۆکوەزیران مەسرور بارزانی پیرۆزبایی ئاراستەی قوتابیە یەکەمەکان و بنەماڵەکانیان و مامۆستایان دەکات لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوە گشتیەکان بۆ پۆلی 12 ئامادەی بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان پەیامی پیرۆزبایی ئاراستەی قوتابیە یەکەمەکان و بنەماڵە و مامۆستایانیان دەکات. سەرۆکوەزیران مەسرور بارزانی چەپکە گوڵ و پەیامی پیرۆزبایی بۆ هەموو قوتابیە یەکەمەکانی پۆلی 12 بۆ ساڵی خوێندنی 2023-2024 نارد. لە پەیامەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانیدا بۆ هەرێکێک لە قوتابیە یەکەمەکان هاتووە. قوتابی خۆشەویست، ئەوەنەی سەرکەوتنت لە خوێندنی پۆلی 12 ئامادەی گرمترین پیرۆزباییت لێ دەکەم و لە ڕێگەی بەڕێزیشتەوە سوپاس و پێزانینم بۆ خانەوادە و مامۆستا خۆڕاگرەکانت هەیە و ماندووبوون و دڵسۆزیان بەرز دەنرخێنم. سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ قوتابیە یەکەمەکانی نووسیوە بە هیوام لە قۆناغەکانی ئایندەی ژیانتان سەرکەوتووتر بن و خزمەتی کوردستان بکەن. بەڵێ هەر سەبارەت بە دەرچوونی ئەنجامەکانی پۆلی 12 بێگومان ئەوانەی توانیان سەرکەوتنیشی گەورە بەدەستبێنن خۆیان و خانەوادەکانیان دڵخۆشن، ئەوانەشی بە ئاستێکی مامناوەن دەرچوون بێگومان هەر دڵخۆشن، بەڵام ڕەنگە ئەوانەی نیانتوانی بە وەک سەرکەوتنیکی وەک پێویست بەدەست بهێنن، نیگەران بن، دڵگران بن، خانەوادەکانیان دڵگران بن. ئەم دۆخە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف عوسمان دەرووناس و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بن. زۆر سپاسانەکەم دکتۆر. سپاس. ئەمیوارەیە بۆ ماڵەکان لە کوردستانە لە هەرێمی کوردستانە هەم خۆش بوو هەم ناخۆش بوو، بەتایبەتەوانەیە کە قوتابی پۆلی 12یان هەبووە. من کاتێ ئەو خانەوادانم بینی بۆ دڵخۆشیە و سەرکەوتنی مناڵەکانی خۆیان بینی زۆرم پێ دڵخۆش بوو. دڵنیام ئێستا شەندێک خانەوادە هەن دڵگرانن، نیگەرانن لە دەرنەچوونی منداڵەکانیان لەم قۆناغی خوێندنە. ئەمە کۆتایی دنیا نیە وایە؟ بەتاکید. یەکشت بڵێم ئێمە وێڕای پیرۆزبایی لە هەموو ئەوانەی کە دەرچوون دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە بەشداری تاقیکردنەوەکەیان کرد. ئەمە هەموو ساڵێک لە هەموو خانەوادەیەک ئەم حالەتە دووبارە دەبێتەوە، بەڵام ئەبێ دایک و باوکانم بزانن ئەو مناڵانیان ئەوەی لەسەر شانیان بووە ئەنجامیان داوە، ئەو هیلاک و ماندی بوونیانەوە کە پێیان سپێردراوە بە زۆر بە جوانی و بەڕێک و پێچی هێناویانەتەوە، بەڵام هەموو کەس ناتوانێت لە پێشبرچەیە یەکەم بێت. هەموو ئەوانەی کە بەشدار دەکەن ئەبێ دەستخۆشیان لێ بکەین، ئەبێ سوپاسیان کەین کە گەشتە قۆناغی پۆلی 12 و لەوێ بەشداری تاقیکردنەوەیان کرد و جا هەرێکە بەپێی توانای خۆی نمرێک بەپێی ئاستی زیرەکی خۆی بەپێی جیاتاکی خۆی ئەو نمرەیەکمانە قوتابیش حەز بە سەرکەوتنەکە. هەموو کەسێک لە پێشبرچەی نمرەیە حەزەکە یەکەم بێت، چونکە شتێکی زانستە، شتێکی پەروەردەیە، شتێکە بەرهەمی دایک و باوکە. ڕەنگە زۆربەی شتەکانی تر بەرهەمی تاکە کەسی بێت، بەڵام خوێندن بەرهەمی خێزانێکە، کۆششی وڵاتێکە، کۆششی کۆمەلگایەکە کە کۆمەلگا تێدا زۆر دڵخۆشە بێت کە قوتابیەکانی نمرەی باش بەدەستدێنن، بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت هەموو نمرەکان نمرن بۆ بەنسبەتە ئەو کەسانی کە نمرە دێنن. لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەو کەسانی کە بەشدارە من بێگومان پێشبرکەیەک هەیە، ڕکابەریەک هەیە لە نێوانیاندا تووشی حالەتێکی دەرونی دەبن. زۆر کەسمان هەیە ڕەنگە ئێمە لە ڕیپۆرتازەکەی بەڕێستانە 23 کەس یەکەمی هەرێمە سەتی هێناوە، ڕەنگە ئەوانیش لە ڕووی دەرونیەوە تۆزێ شۆژا بن باسیەوە بکەن بریا من بە تەنیا یەکەم بامە ڕەفیقم نەبووایە، ڕەنگە ئەوی نۆشی هێناوە ئەیگوت ئاخ ئەو دەرەجەی لێ بکەم و بریاوەشم ئەوە نەکرد بە هەر لەو قەلەقیە دەژێ. ئێمە بەردەوام لەو نیگەرانی و لەو قەلەقیە دەژین. ئەمە خۆشیەکی کاتیە، ئەمە خۆشیەکە کە کاتێک کە تۆ سەرکەوتن دوای 12 ساڵ کۆششی خۆت و خێزانت و مامۆستایەکان بە پلەیەکەوە دەبینی ڕەزامەندی هەمویان و پیرۆزباییکردن بارێکی دەرونی خۆشت پێدەبەخشێت. بەڵام پەیامی ئێمە بۆ ئەو کەسانێک کە دەرنەچوون یانوانەیەکیان بەجێهێشتووە تموحێکی زیاتریان هەیە، ئێمە ئەڵێن دەرنەچوون نیشانەی ئەوە نییە کە تۆ شکستت خوارد. دەرنەچوونەوە هەنگاوێک کە تۆ لەم ڕێگایە نەتوانی بەباشی جێبەجێی بکەیت، بەڵام شکست نییە لە دنیادا هیچ کەسێک ناتوانێت شکست بێنێ بە تەواوەتی و لەوە نییە کۆتایی دنیا بێت، لەوە نییە کە تۆ تووشی گرفتێکی گەورە بێ بیر لە شتی خراپ بکەیتەوە، چونکە زۆر جارەیە هەندێک قوتابیمان کە نمرێکی باشی نهێناوە ئەو دەوروبەرەی بە چاوێکی ترەوە سەیری دەکات وشەی لۆ بەکاردێنن بۆچی نەتخوێن لەبەرچی
خۆتمان دوو نەکرد مامۆستامان بوو هەرچی تویست بۆمان کردی ئەمانە یەکەکە لەوە سترێسێکی دەرونی دروست دەکات ئەم سترێسە دەرونی تووشی جۆرێک لە ئیحباتی دەرونی دەکات وا دەکات کە بیر لە خۆ کوشتن بکاتەوە بیر لە شتێکی خراپتر بکاتەوە تووشی زۆرجارێت تووشی تێکچوونی هۆرمۆنات دەبێت تووشی سەدەماتی نەفسی دەبێت کە تووشی سەدمەی نەفسی بوو ئەو کاتە تووشی نەخۆشی تریشە بێت زۆربەی ئەوانەی کە فشاری دەرونیان لەسەر دایک و باوکەکانەوە پرسیاری بۆ و لۆیان لێ دەکەن بۆچی نەخوێن هەمویان تووشی مەشاکلی یاخۆ کێشەی کۆلۆن دەبنیان تووشی شتێکی تر دکتۆر ڕەنگە ئێستا من باوک نیم مەسەڵەن ڕەنگە نەزانم مامەڵەکردن لەگەڵ مناڵەکە چۆنە بەڵام ڕەنگە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مناڵێک مەبێت و ئەوەی پێویست بێ بیخەمە بەردەستی و دوایی نەتیجەیەکی باشی نەبێ لێ بپرسم بۆ دایک و باوکە بێت لەسەر بنەمای توانای ئەو کەسە مامەڵە بکات من توانای ئەوم هەیە بلۆکێک بەرزکەمەوە تۆ توانای ئەوە تێ سێ بلۆک یەشتر هەیە توانای دوو بلۆکیە ئەبێ هەمومان دایک و باوکان لەوە تێبگەن توانای منداڵەکانیان لەگەڵەوە مامەڵی لە توانای منداڵەکانیان بکەن ئەو منداڵانی کە کەم تەرخە من توانیان هەیە و کەم تەرخە من ئەمە قەیناکە تۆ لەگەڵی قساکەیت و لێ پێچینەوەی لەگەڵاکەی بەڵام ئەو کەسێک کە هەموو توانای خۆی بەکارهێنا ئەوەی لەسەری بوو بە جوانی ئادای کرد ئەوەی واجبەکانی خۆی بە جوانی ڕێک و پێسعی خۆی کرد و هەموو شتەکانی ڕێک ئەوە کرد ئەوەی پێویست بوو ئەوەی لەسەر شانی بۆ ئەنجامیدا تۆ بەپێی تواناکە بێ مامەڵی لەگەڵدا بکەی دایک و باوکە بێت لەم کاتەیە یەک قسە بکات یەک پەیامیە بێت باوەشی پێیا بکە و ماچیکە بڵێ ڕۆڵەکەم تۆ ئەوەی لەسەرت بوو کردت ئاگام لێ بوو هیلاک بووی ماندوو بووی سعی خۆت کرد کاتی خۆت بە فیڕۆنەدا ئەمە بەرهەمەکەی خۆتە و تەواو ئێمە رازین بە و بەرهەمەی کە هێناوتەوە جا نمرەکە 60 بێ و 50 بێ و 70 بێ و شتت بێت گرنگەوێتەوە کەم تەرخەمین نەکەن ئەم پەیامە زۆر باشە بۆ مناڵەکانەوە کە ورەیەکی باشتری پێدەدات و دەتوانێت لە بوارێکی ترا سەرکەوتوو بێت دەتوانێت لە شوێنێکی ترە ئەم دواکەوتوی خۆیان ئەم نمرە بە دەست نهێنانەی لە شوێنێکی ترا سەرکەوتوو بێت ناکرێ ئێمە بڵێن دایک و باوکان بڵێن تەنها ئەوانەی کە یەکەمەکانن لە ژیانە سەرکەوتون زۆر کەسمان هەیە قوتابخانەشی تەواو نەکردووە لە ژیانە زۆر سەرکەوتووە ئەو نمونانە بۆ مناڵەکانی خۆیان بێننەوە دەیان کەسی ئەگەر خۆی وابێ ئەبێ خۆشی شکست خواردوو بێ لەبەرەوەی باوکێک بۆ نەیتوانێت نمرەیەکی باش بەدەست بێنێ قوتابخانە تەواو بکە هەمانە قوتابخانەشی تەواو نەکردووە بەڵام دایک و باوکێکی سەرکەوتووە کەسێکە لە بزنسمانێکی سەرکەوتووە دەبێت ڕەنگە هەروانەی کە ئێستا منداڵەکانیان یەکەمە دایک و باوکی ئاستێکی خوێندنی باشی نەبوو بە تاکید هەروایە ئەبێ پێی بڵێ دەرفەتی ژیان لە بەردە من گەلێک زۆرە ئالە من ئەم ڕێگای نتوانی تەواویکەی لەم ڕێگای بێت تەواویکەی دەرفەتەکانی ژیان بخۆزەوە دایک و باوکان ئەبێ زۆر بە گەشتبینیەوە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن چونکە ئەگەر ئەو گەشتبینیە نەبێ و دەموچاوی دایک و باوک نیشانەی پرسیاری پێوە بێ و نیشانەی گومانی هەبێت بڵێ بۆچی ئەوە نەکرد ئاخ بریا ئەوەندەی ترت خوێن بەوە هەمزانە فڵان کەس لە تۆ بچووکتراوەکاری خراپە ئەمە زۆر خراپە ئەم بەراوردکردە لە کاتی نەتیجە ناو دایک و باوکی کورا تۆزە و کێشە هەیە هەموو جارێ بۆ بە تعلیق لە ناخۆشی شاڵێ مناڵی خەڵک وایە مناڵی من وایە هەر بۆتە نەخۆشیەکەوە مناڵی خۆی بەراورد دەکا ئەڵێ کچی پۆرت دراوسەیەکەت فڵان کەس بزانم بە قەدەر تۆ نەبوو ماڵەکەش وانە بوو مامۆسای تایبەتی نەبوو خولیشی نەبینی خولی هاوینە ئەمە باشترین دەرجە هێنە بۆ تۆ بۆ نەتێنە لە چیت کەم بوو ئەمە خراپترین شتە کە دایک و باوک مامەڵەیەکی ناتەندروست بەو شێوازە لەگە مناڵەکانی خۆیانەکەن ئێمە دوو شتە بێت دایک و باوک لەبەرچاو بێت مناڵەکەی خۆی ئەوێت یان دەرەجە ئەگەر مناڵەکەت شکست خوارد و تێکشکێندرا پەروەردەیەکی سەقەت کرد بە هەر نمرەیەشی هەبێت ئێمە مرۆڤەکەمان لە ئەساسە ناڕووی سایکۆلۆجیەوە منداڵەکەت ئەساسترە ژیانی منداڵەکەت ڕوحی منداڵەکەت پەروەردەی منداڵەکەت حالەتی دەرونی منداڵەکە زۆر ئەساسترە لەوەی کە نمرێکی باش و نمرێکی چاک بەدەست بێنێ هەموو نمرەکان چاکن هەموو نمرەکان باشن ئەوەی کە خۆشی هێشتۆتەوە بە تەمای نمرێکی باشتر و چاکترە بۆیە ئێمە نابێت تووشی ڕەشببینی بین بە تایبەتی دایک و باوکان مامۆستایان پەروەردکاران هەر هەمومان ئەوەی لە دەوروبەری مناڵەکانمانن ئەوان سەیری دەموچاوی ئێمە دەکەن نەک ئێمە سەیری دەموچاوی مناڵەکانمان بکەن ئایا ئێمە تا چەند ڕەزامەندین ئەبێت تا سەر ئێسقان لە مناڵەکانی خۆمانە ڕەزامەند بین کە گەیشتۆتە پۆلی 12 هەموو ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە ئەوەی لەسەر شانی بووە بە زیادەوە کردوێتی ئیتر 75 هێناوە ئیتر 60 هێناوە تەواو
ئەتر ئەوە کۆتایی ژیان نییە بەڵکو ژیان لێرەوە دەست پێ دەکات لەمە دو بێ خۆی بسەلمێنە و خۆی وەبکە خۆ من و تۆ یەکەمی هەرێم نەبووین لەوانێ لە بواری خۆمانە زۆر سەرکەوت بووین تۆ بە ڕێزت ئەوانی تر هەرێکە لە بواری خۆیان سابێکی تەمەڵش بووم دکتۆر خوێندە تەواوەکەم هەیە بۆ تەمەنا ئەگەڕێتەوە سەر خوێنوە لەبەرەوەی ئەو دەرفەتەن نەبووە زۆر کەسمانەیە بزنسمانێکی سەرکەوتووە هەموو ئەو نمونانەی لە ژیانە هەیە کە ژیان جیهانیان گۆڕی ئێلۆن ماسکە و مایکرۆسۆفت و ئەوانە هەموو ژیانیان گۆڕی بەڵام یەکەمی زانکۆ قوتابخانەکانی خۆیانە نەبوون تۆ دایک و باوک ئەو نمونانە بۆ مناڵەکانی خۆیان بێنێتەوە چونکە دایک و باوک لەو کاتابێ لە تەنیشت مناڵەکەیەوە بێ ئەبێ دڵنەوەی بکاتەوە بێ سەرکەوتو بێت لە کۆی سەد و ئەوەنە هەزار کەسە سێ کەس یەکەمی هەرێم بووە ئەوانی تر هەمووی دەرەجەی جیاوازیان هێناوە هەتا کەسێک کە خۆشی هێشتوتەوە هەتا کەسێ بۆ دەوری دومیش ئەو کەسێک کە هیچ نمرێکی نەهێناوە ئەبێ زیاتر ئەوانە وریان بەخۆیان بەرز بێت ئەبێ دایک و باوک ئەم وریان بۆ دەرسکان زۆر چی بکەن بۆ ئەوەی بتوان ئەم خۆناغی کە ئێستامایان تا ناهێنایان ڕەنگە هەبێ دەرسێک دوو دەرسی بۆ ما بێتەوە وانە دووانی بۆ ما بێتەوە بتوانێ ئەمە شتێپەڕێنێ ئەزین چۆن هەموو دایک و باوکێک حەزەکە تموحیەوە هەیە مناڵەکانی لە خۆی باشتر بێت ئەمە معادلەیەکی ژیانی دایک و باوکە حەزەکە یەکەم بێت ئەم جارێ وتراڵێن باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی پیاوتر مناڵەکەی کچیش حەزەکە مناڵەکەی لە خۆی پیاوتر بێت بەڵام لەگەڵ ئەوەشە دایک و باوک ئەبێ چی پێڵەن سانت پاڵپشتی مناڵەکانیان بن لە کاتی ئەوەی کە ناتوانن سەرکەوتوو بن ناتوانن لە شتێکە باش نەتیجەیەکی باش بێنن ئەبێ لەو کاتەیە لە پاڵپشتی بێت نەک لە کاتی یەکەمەکەیە لەو کاتە لە پاڵپشتی بێت کاتێکە دوو وانەی بەجێ هێشتووە یان سێ بەجێ هێشتووە یان خۆی هێشتۆتەوە بە ساڵێکی ترەوە ئەبێ زۆر دڵنەوەی بکاتەوە ئەبێ زۆر هاوکاری بکە یارمەتی بدات بڵێ تۆ کەسێکی سەرکەوتووی کەسێکی باشی زۆر ئەرکەکانی خۆت بە جوانی جێبەجێ کرد ئەمە ڕغبەتی خۆتەوە ڕێز لەو ڕغبەتەی تۆ ئەگرم کەوا تۆ دوو دەرست بەجێشتوە بۆ خولی دووەمیان ئەتەوێ خۆت بهێڵیتەوە تۆوە ئەتر ئەمە ئیرادەی تۆ ئێمە هەمومان ڕێز لەو بڕیاری تۆ دەگرین باوەڕکە ئەو مناڵە بەقەدەر هەموو یەکەمەکان و بەقەدەر هەموو ئەوانی کە ئەوانی تر دڵخۆشتر دەبن کە دایک و باوک بەو شێوازە ئەو مامەڵەیان لەگەڵدا دەکات چونکە زۆر جار بیستومەنە قسێکی باوک هەموو ژیانی مناڵەکە ئەگۆڕێت قسێکی دایک هەموو ژیانی ئەو مناڵە ئەگۆڕێت بۆیە دایک و باوکە بێ زۆر وریا بن لەو کاتەیە بە چ شێوازێک ئەو مامەڵە لەگەڵ مناڵەکانی خوانەکەم بە تایبەتی لە حالەتی سایکۆلۆجی ئێستا کە دەبینێ برادەرەکەی نمرەیەکی باش هێناوە لەولا برادەرەکەی تر یەکەم بووە خۆی هەشتای هێناوە 85 هێناوە ئەبێت تۆ ڕێز لە 85 بگریت 85 نمرەیەکی زۆر باشە 70 60 50 ئەوەی خۆی هێشتوتەوە هەمویان مرۆڤی سەرکەوتون لە ژیان ئەبێ دایک و باوک بگاتەوە قەنەعەتە بۆی بەو شێوازەش هەر بە شێوازی سەرکەوتووی مامەڵە لەگەر مناڵەکانی خۆیدا دکتۆر پێم وابێ ئەگەر هەڵە بمێشە لە پامنێرەکانم لەگەڵە دواتر دێمۆلات گفتوگۆکەم هاوکارم نیان عەبدوڵڵا لە ماڵە یەکێک لە قوتابیەکان کە پلی دووەمی زانستی بەدەستێناوە نیان بارزان ئەفونیان نیان سڵاو لێ بێم کاتت باش تۆ چۆرە لای خوێندکارە بزانینەوە چۆن توانیوێتی ئەم سەرکەوتنە گەورەی بۆ خۆی و خێزانەکەی بەدەست بێنێ بەڵێ کۆمار لە ماڵی عومەر عەبدوڵڕەحمانم کە توانوێتی پلەی دووەم لە ئاستی زانستی لەسەر هەرێمی کوردستان بەدەست بهێنێت نمرەیەکی زۆر باشی بەدەستهێناوە و پلان و پرۆژەی زۆری هەیە بۆ داهاتوو عومەر لە پشتی منەوە ساڵ دەمێت خۆی زیاتر لەو بارەی قسەم بۆ بکە کاتێککە یەکەم خولەک لەلایەن پرۆتۆکۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان و پێت ڕاگەیەنرا کە پلەی دووەمت بەدەستهێناوە هەستت چۆن بوو ئەمێ باسێکی ئەو کاتم بۆ بکەیت ڕاستەکە هێستێکی زۆر تایبەت بوو وەسف ناکرێت ئەنی پاشەوە هەموو هەڵدانە هەر لە سەرەتەوە کە هەوڵم ڕاستەکە خۆم هەوڵم لە بۆ یەکەم دەدا سەوە بوو کە غەڵەتێکم کرد بوومە دووەمی هەرێم الحەمدولله هەستێکی زۆر تایبەت باش عومەر ئەتەوێت بچیتە چ کۆلێژێک بەشەکە دیاری کردوت پێشتر ئامانجە بوو یان ئێستا لە دواترەوە بڕیارە دەیت ڕاستەکەی بەشەکەم بەتەواوی دیاری نەکرد ئێستا دوو بەشەیە لە مێشکمەویش هەندەسەی تەلارسازی یان پزیشکی ئینشاڵڵا ئەو کاتی هەمانە لەو کاتی هەمانە بڕیار باش ئەمێ باسێکی ئەزمونەکەشتم بۆ بکەی بە کورتی چۆن توانیت تا هاوسەنگیەک دروست بکەی لە نێوان چالاکیەکانی ڕۆژەکەت یاخود تەواوی ساڵەکەت بەس بۆ خوێندن تەرخان کردن ڕاستەکەی بێگومان ینی سراحەتکردنیش بەشەکە لە هەوڵدان
چکە مرۆڤین بێتاقەت دەبینەوە یعنی ناتوانین 24 ساعت بخینین دەکرێت برم ڕۆژانە لەو کاتێک کە مەکتەب هەبوو ینی هەفتانە یەک ڕۆژ هەبوو کە دەرچوونم هەبوو ینی سراحەتم ئەو ڕۆژە خینەکەم لە چاو ڕۆژەکانی دیکەمتر بوو هەر لە ڕۆژانەش ینی ئەو نەبووە بەتەواوی بەس بخینم سراحەتیشمە بۆ ینی لە پاشەوەی کە چەند ساعتە خینیتم سراحەتیشم کرد مامۆستای تایبەتە نەخرە مامۆستای تایبەتم نەبوو لە چوانێک زۆرە ترسای نمرەیەکەم بێنی ڕاستەکەی ئەوانەی کە زۆربەی تەڵەبەکان بەخۆشمەوە لێ ترسانێ زیندەزانیە چکە یەکەم وانەشە هێشتا زۆر ئەوە نینە ینی نەچوی لە ناو هێنا لە زیندەزانی الحەمدولله سەد دەست خۆش دەبێت قسە لەگەڵ باوکیشی بکەم باوکی عومەر دەمێت بزانم ئەمڕۆ بۆ تۆ عومەر توانی چ شانازێک ببەخشێ و چۆن بووکە ئاگادار کرانەوە پێم وابوو پێشترتانەزانی عومەر خۆشی نەی دەزانیوە بەخێر بێن ڕاستیەکەی نزیکەی 2 کاتژمێر زووتر نامەیەکمان تەلەفۆنێکمان لە وەزارەتی پەروەردە پێگەیشت کە دیاریەک و نامەیەکی پیرۆزبایی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار مەسرور بارزانی ئەگاتە لامان و دوایەکەش لە ڕێ مۆبایلیشەوە هەر پیرۆزبایی جەنابیانمان پێگەی زۆر سپاسی دەکەین ڕاستیەکەی هەستە چ زۆر خۆش بوو هەرچەندە چاوەڕوان کرا بوو بەڵام کە خەبەرەکەت پێگاکرد خۆشترە چۆن هاوکاریتانە کردو خۆ هاوکاری تەکردی یاواز لێنا بۆ خۆی لە ژوورێک بە ئیسراحەتی خۆی بەجیا ئەی خوێندیان هاوکاریتانە کرد بەڵێ عومەر هەر لە سەرەتاوە لەسەر قۆناغەکانی تریش لە سەرەتاییش بە شێوەیەکی ئەساسی ئاعتیمادی کردیتە سەر خۆی و بە هەوڵی خۆی دەرچووە و لە بەتایبەتیش لە پۆلی 12 ینی زیاتر ئێمە بەس پشتگیری بابرین دوور و ناڕاستە و خۆمان نەبوو هیچ پشتگیرێکی وا ڕاستە و خۆمان نەبووە و ئەوەی کە جوهدی خۆی و هەروەها بە هەوڵ و هیمەتی مامۆستایەکانی توانێتی ئەو ئامانجە بەدەستبینی خۆشکۆمارەگەر دەرفەت هەبێ دەبێت لەگەڵ یەکێک لە مامۆستاکانشی قسە بکەم ئەگەر سەرپەرشتیاری پۆلەکەی بێتە ئێرە قسەکمان بۆ بکات لەسەرەوەی مامۆستاوت نازنایەکی هەبووە عومەر زۆر 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 فەقیرە بەڵام وت نازنایەکتری هەیە لە پێشان فەقیریە و بەسێکیەوەشم بۆ ئێستا لەبەر چاویە وەکو مامۆساکان وەکو دایک و باوکی گەنجێکی زۆر لەسەرخۆ هاتی محتەرەم بەڵام لە لای تەلەبەکان خۆتەزانی لەگە تەلەبەیە پەیوەندیان جیاوازە ئیتر لەگەڵ ئەوانە قەس پێکردن پیانەوەت کاک عومەر دەواڵیان پێویست بەڵام بەڕاستی نمونەی ڕەوشت بوو نمونەی خوێندنی جوان بوو زۆر باشێ خوێن قسەیەکەیە لەگەرتەوە یەکەم بیناوێ بە 40 دقەی دەرسی ناوی لای مامۆسا کفایەت بێنی عومەر بیزە بە دوایە کە 40 دقە گوێی ئەگەر دوای ئەوە چوو دووبارە معلوماتەکانی کۆ کردەوە ئەگەر شتێک لە مێشکی دانە نیشتایە دوای دوام هادی مامۆسا حەزەکەمەوە بۆ ڕوونکەیەوە ینی کفایەتی ناکرد اعتیمادی زۆری خست بە سەر خۆی ڕۆژانی چوارشەمە عادەتەن لایەمە دوای دەوام ئەماینەوە هەتا ساعات 8 شەو خوێندنیان هەبوو یا تا 6 حسەب ڕۆژەکان بوو خوێندێ باشێ کرد و تۆپانێشی ئەکرد ئەوە نەبوو سۆشیال میدیا بەکار نێنێ ڤیدیۆ پێکەنینیش ێنارەوە ڕەفیقەکانی بەڵام تۆپانێ و پێکەنین و گەڕان و سۆبەتیشمان هەبوو لەگەڵ یەکە کە هەفتانە کۆ ئەبووینەوە الحەمدولله ینی یەکێکە لەو سەرۆتانی کە هەموو مامۆسایەک دڵی پێخۆشە و سەروەتی مامۆساش خۆتانەزان تەنها قوتابێکەیەتی ئەوەنەی لێرە ئەمە بیڵم ئەوەیە کە قوتابی هەتا لەگەڵ دامەزراوەکەی لەگەڵ مامۆساکانی زیاتر تێکەڵ بێ سەرکەوتنی ئاسانتر ئەبێت ئەمە گرنگترین شتە لێرەیە کە هەموو مامۆسایەک زیاتر کات لەگە تەلەبەی خۆی بەسەر برێت ئەو قوتابیە سەرکەوتنی باشتر بەدەست ئێنێ جاشەر نیە لە پۆلی 12 دەرەجەیەکی زۆر بەرز بەدەست بێنێ بەڵام دڵنیا بە لە داهاتووە لە کایەکانی تری ژیانە توانێت سەرکەوتوو بێت ئەوترێت هاوڕێژ زۆر دەورە ئەبینێ لەم بابەتە هاوڕەکانی عومەر ئەوانش پێم وایە دەرەجەی زۆرینیان دەرەجەی زۆر باشیان هێنا دەبێت لەم ڕۆ هەندێک زانیاریم بیتێ بەڵێ تەبەن پۆلەکەی ئەو لای و مانگانە تەلەبەی ئاڵتوونی هەڵەبژێرین ئیتر ساڵێک لە ساڵەکان ویسمان تەلەبەی ئاڵتوونی هەڵبژێرین ئیتر مامۆسای ڕابەر وتی من هەموو تەلەبەکانم تەلەبەی ئاڵتوونین پێم خۆش نییە هیچ کامێکیان فەرزکەم بەسەر ئەوەی تریانە ئیتر هەروەکو عاتنێکێکان هەڵەبژێرین مانگانە پۆلەکەی ئەوان ماشەڵایان لێبێ ئاڵتوونین ینی زۆر تایبەتن ڕەنگە هەمویان دەرەجەی بەرزیان نێناوێت بەڵام گروپێکیان تێدایە ینی منافەسەیان نەکرد جوانترین خاڵیش لێرامێ ئاماژەی پێ بم ئەوەیە هەرگیز حەسادەتێک شاردنەوەی زانیارێک لە نێوانیانە نەبوو هەمیشە ئەو زانیاری یەکێکیان شێری ئەکرد هەمووانی تر بە نۆتوەریانەگرن هەتا ڕۆژی نەتیجەی امتحانات کە ڕۆژی امتحانات کە تەواو بوو تەڵەبێکیان ساڵە پێش ئێستا بە هاوڕەکانی تو کوڕینیان پرسیارە گرنگە
بالضبط هەمان پرسیار هات بۆ ینی بەدەر لە مامۆساکان ئەم تەلەبە ئەمەی وتبوو ئەنی ئەمە لێرە ئەم کۆمەڵە تەلەبەیە توانیوانە بەیەکەوە هاوکاری یەک بن لە دوای دەوام لە مەکتەب بمێنەوە بە هاوکاری مامۆساکانیان خوێندنی زۆر باش بکەن و نەتیجی باشیش بەدەست بێنن کە ئەمە سەروەتە بۆ وڵات کامە لە داهاتووە دڵنیا بە ئەم گروپا گە بچنە توپ ئامەتوان نەتیجی باشتر بەدەست بێنن کاری باشتر بکەن یاخود بچنە هەر بەشێکی تر عمر ئەمە یەک پرسیاری ترە لێ بکەم بزانم چەند سوۆشال میدیات هەیە ئەبوو یەکەم پرسیارەوە بکەم زۆر جار قوتابیەکان لەو کاتەیە هەموو سوۆشال میدیاکانیان نەسرێنەوە کۆتایی بە شتایەنن ئەمێ بزانم لەو ڕۆ چۆن بووی چۆن بەکارتێنە کاتە بۆ تەرخان کردو ڕاستەکەی لەو کاتەی زۆر کەم سوۆشال میدیان بەکارێن یا زۆر بەشم ڕۆژ کردبوو بەسەوەی زیاتر لەگەر برادەرەکان ئەگەر پرسیارێکمانەوە بایان پرسیارێکمان لە مامۆستا و بە زیاتر لەوە شتانە بەکارم دێنێ زیرەکی دەست کرد یاخود ئینتەرنێت ئەمانە هیچ سوودیەکی هەبوو یان توانی بە هاوکارت بکات بۆ دەستخستنی زانیاری و زیاتر پێشخستنی توانەکانی خۆت ڕاستەکەی ئینتەرنێت چکە ئێستا زۆر مامۆستای بەڕێزانە لە یوتیوب و شتانە ڤیدیۆ دادەنێن لەوە سوودم بینیوە بەس زیرەکی دەستکرد ناکردم هێشتا بەکارمێنە دەست خۆش بەڵە دیار ئەمە بوتەی مامۆستا و باوکی خوێندکار عومەر عەبدوڕەحمان بوون کە توانوێتی پلەی دووەم لە ئاستی زانستی لە سەر ئاستی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت با کۆنمرەی 99.7 کا دەیەوێت لە داهاتووشدا بێگومان ئەزمموی خۆی زیاتر شێر بکات لەگەڵ هەموو ئەو خوێندکارانی کە لە ساڵانی داهاتوو لە کەونە قۆناغی دوانزە و دەیانوێت نمرەی باش بەدەست بهێنن ئەڵبەت بە هاوکاری مامۆستاکانی و بە هاوکاری باوکی توانیوێتی توانەکانی خۆشی زیاتر دەربخات و بە ئامانجێکی گەشەوە ژیانێکی نوێ و پرۆسەیەکی سەرکەوتوو لە کۆلێژدا چاوەڕێ عومەر و هاوشێوەکانی دیکەی وەکو عومەرن هاوکارم نیان بارزان سپاس بۆ تۆ کە لای قوتابیە بوویت من دەگەڕێمەوە لای دکتۆر یوسف عوسمان دەروناس مامۆستای زانکۆ دکتۆر سەر ڕای ئەوەی کەوتمان هەموو کەسێک هەر تابیەک لەم قۆناغەدا پێی خۆش بەسەرکەوتوو بێت واوەی لە توانای خۆیدا بۆ کردویتی بەڵام تا چەند گرنگەمیش دۆخی خێزانەکەی لەبەرچاو بگرێت خێزانەکەی کاتی بۆ تەرخانەکەن ڕەنگە بەشێکی زۆری خێزانەکان لە دۆخێکی ناهەمواری دارایی شابن باوک دایک خوش برا هەمووی خەمووی کارکردنیەتی بۆیە مناڵە بە ئاستێکی باش بگات ئەم قوتابێ بە ئاستێکی باش بێت تا چەند گرنگە ئەوانیش ئەمە لەبەرچاو بگرن خۆی سەرکەوتن خۆشیەکی دەرونی هەیە چێژێکی دەرونی هەیە ئەمە پاڵپشتی ئەوە زۆر زۆر سەرچێهی دایک و باوک بۆ ئەو خۆشیە بەشدار بێ ئەو خۆشیە ئەبێ بە هەمان کاتیشەوە بەرامبەرەکەشی مناڵەکەیەتی ئەو ماندی بوون و هیلاکی دایک و باوکی لەبەر چاو بێت زۆر جار هەیە دایک و باوک بنەمای سەرکەوتنی منداڵەکەیەتی دایک و باوکێکی باش دایک و باوکێکی سەرکەوتوو مناڵێکی سەرکەوتووە جا بۆیە ئەگەر مناڵێک کێشەیەکی خێزانی هەبێت یان گرفتێکی خێزانی هەبێت ڕەنگە ئەو منداڵە نەتوانێت بەو بەپێی پێویست سەرکەوتوو بێ لەو قۆناغەکانی ژیان بە تایبەتی لە قۆناغەکانی خوێندندا بۆیە ئەبێ مناڵەکەەوەی لەبەرچاو بێت کە کەسێک هەبووە قوربانی بۆ داوە بە کاتی خۆی بە ماندووبوونی خۆی بە پارە بە هەموو شتێکەوە لە پشتی بووە کە بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوو بێ خاستن دایک و باوک ئەو مناڵیان لەسەر شانی خۆیاندانەوە بۆی بتوانێت سەرکەوتوو بێ بتوانێت ئامانجەکە بەدەست بهێنێت بۆی ڕۆڵی دایک و باوک زۆر سەرەکیە کە ئێمە کە مناڵەکان ئەو ڕۆڵیان لەبەرچاو بێت نەڵێ من ئەمە هێز و توانای خۆم بووە نەڵێ ئەمن خۆم بە تەنها ئەو کارم کردو و کارم ئەنجام داوە کەسانێکی تر هەن کە لە ژێر پەردەن یان لە سێبەرەکەن ئەوان زیاتر هەولاندا و یارمەتیانداوە ئتر بەپێی پلەبەندی دێ دایک و باوک اینجا خۆشک و برا اینجا مامۆستایەکان بە پلەیەکەوە یارمەتیدانی مامۆستایەکان تەژیعکردنی مامۆستایەکان هەندانی مامۆستایەکان هەموو ئەوانە بێ ئەو تەلەبێ لەبەرچاوی بێت چونکە ئێمە وەکو زنجیرێک پێک دێنین بۆ نمونە ئەوانەی کە هەر هەمویان یەکەمەکانی خوێندنی ئەمساڵ پۆلی دوانزە بوون هەر هەموویە چێتە کۆلیجێکی دیاری کراو مەرجنیە هەر هەمووی دکتۆرێکی سەرکەوتوو بێ یعنی ئەوە هیچ قیاسێکی زیرەکی نییە معادلەیەکی زیرەکی نییە بڵێ هەرچی ئەوانەی یەکەمەکانن ئەوانە دکتۆری سەرکەوتون ڕەنگەوەی یەکەمە هونەرمەندێکی سەرکەوتوو بێ ڕەنگە یەکەمە ئەندازیارێکی تلارسازی یەکەم بێ لە جیهانە ڕەنگە حەزی لە بیرکاری بێ وەکو هەموو ئەو زانانەی کە بیرکاریوە ئەو شتانە
ڕێزگرتن لە ڕغبەتی ئەو مناڵە زۆر ئەساس ئەمە کێشەیەکی تر توشمانە بێت ڕەنگە ئەو مناڵە ڕاستە یەکەم بووە سەتی هێناوە 9 هێناوە بەڵام ڕەنگە خۆی ڕغبەتی لە شتێکی تر بێ دایک و باوکەکە لێرە فشار نەخەنە سەری ئللا بێ بچێتە ئەو کۆلیجەکە پێوترێ کۆلیجی پزیشکی ڕەنگە حەزی لە ئەندازیاری بێت پێی خۆش بێ حەزی لە ئەندازیاری بێ کەسێکە مێشکی ئەو بیرکاریە مێشکی ئەو ئەندازەیە خۆشەویستی و حەزی زۆر سەرکەوت لەوانێ حەزی لە بواری جیۆلۆجی بێ لەوانێ حەزی لە هوەرێک بێ بچێتە ئەکادیمی هوەر جوانەکانەوە ڕەنگە حەزی لە مامۆستایەتی بێت بە ئەو حەزوە ئارەزوە نەبستینەوە و ڕغبەتە نەبستینەوە بە ئەوەی دکتۆری بۆ یەک شتە پێ بڵم بۆیە ئەگەر بە پێی حەز و ڕغبەتەکان بێت داهێنان کەسانی سەرکەوتومان لە پیشە زۆر دەبێت بەڵام لەبەرەوەی زۆر جارێ فشاری دایک و باوەک فشاری کەسێکی تر و دەوروبەر هاوڕێکە منافسە یعنی تەداخلکردن لە جیانیەوەی تر ئەبێتە پیشەکە وەرەگرە بەڵام کەسێکی سەرکەوتو نابێت کەسێکی ئالی دەبێتەوە بۆیە داهێنان زۆر کەمە خۆیگە بە پێی پێوەرەکانی زیرەکی وستە وەکسلەر بێ دەبێت ئەوانەی کە سەتن ئەبێت داهێنان لە بواری پیشەی خۆیانەوە بکەن لە بواری ئەو شتێکە ئەوە دەکرێت چکە سەتە زانیمانای چیە ینی ئاستێکی زیرەکی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانی ترە بەڵام زۆر جارێ ڕغبەتی دایک و باوکە ئەم حەز و ئارەزوە ئەکوژێ لەبەرەوەی کەسێکە گەر نمرەیەکی یەکەمی هێنا ئەبێ هەر بچێتە ئەوە لەبەرەوەی دایک و باوک دەمێکە خۆیان بۆ ئازیان کردووە دەمێکە خۆیان بۆ ئامادە کردووە دەمێکە ئەو ناونیشانەی حەزەکەن پێی بڵێن باوکی فلان دکتۆر دایکی فلان دکتۆر بەڵام ئەندازیارەکەی پێقبول نییە بۆ ئەگەر یەکە سەد بێنە بچێتە ئەکادیمیای سەربازی نابێ بۆ لە ئەکادیمیای سەربازی ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنە و لە بەشی تەقەنیاتی سەربازی ئیش بکات یان لە بواری هوەری یان لە بواری مامۆستایەتی هەموو ئەوانە دەبێت ئەمە لە بەرچاو بگرین ئەو حەز و ئارەزوە چکە لە ڕووی سایکۆلۆجیەوە هەر کەسێک گەر حەز و ئارەزوو خۆی خوێن چوە ئەو بەشێکی حەزی لێتی لە کۆتاییەکەیە داهێنانەکات و ئەبێتە کەسێکی سەرکەوتوو نەک ئالەتێک بۆ ئیشکردن نەک تەنها ناونیشانێک بەبێ داهێنان نەک ناونیشانێک بەبێ سەرکەوتن ناونیشانێک بەبێ ئەوەی تۆ هیچ حەز و ئارەزوێک دەبێت کەسێکی مردوو دەبێت بۆیە زۆر جارێک گلەی لەو کەسانە ئاکرێت کە پیشیان ئەو پیشیان هەیە کە لە کارەکەی خوانە سەرکەوتونین و زۆر جار شێ متمانە بە کوڕەکەی خۆی ناکە کاتێک کە نەساقە بێتچێتە وڵاتێکی تر بۆ چارەسەری ئەمە کێشەیەکی گەورەیە بۆیە ئەمە تاو دەرەجەمان وەرگرت دڵمان خۆش بوو دڵی دایک و باو خۆش بوو بەڵام ململانەیەکە لە چ دەست پێ دەکە لەو کاتێککە هەڵبژێرە چ بەشێک حەزیێتی ڕغبەتی خۆیەتی ئەبێ دایک و باوکەن لە مناڵەکانیان تێ بگەن مێشکی ئەوان بۆچی دەگونجێت ئەوان بۆچی دەگونجێت ئەبێ لی بپرسن یعنی ئەو بواری کە حەز و ئارەزوەکەیەتی لەو بوارە سەرکەوتووە بێت لە خارجی ئەو بوارە لە ڕووی سایکۆلۆژی قەت داهێنان ناکات تەنها بێتە پارچەوەڕقەیەک بۆ دایک و باوکی هێنێتەوە ئەوە پیشانی خەڵکی دەدات بەڵام بۆ خۆی ئەفەوتێ کەسێک گەبێت لەوێوە ژیانی ئەوەستێ دکتۆر هەبووە 2 ساڵ 3 ساڵ ئەو بەشەی خوێندووە کە خواستی کە سوکارەکەی بووە دوجار واز زێناوە گەڕاوەوە چوەوە قۆناغی یەکەمە ئەو بەشێکە خۆی ویستوێتی ئەمە بۆ بە فێڕۆدانی چەند ساڵێکیەوە کەسە نمونەیە زۆر نمونەی تر هەیە بەڵام یەک نمونە دێنینەوە پارنا پێرەر کەسێک 99.4 هێنا دومی هەرێم بوو زۆر حەزی لە قانون و محامی و ئەو شتانە بوو حەزی لێ بوو ڕغبەتیەوە بوو زۆر حەزی لەوە بوو فشاری دایک و باوکو کەس و کاری چوە کۆلیجی پزیشکی لە 2 ساڵ لەسەر یەکتر مایەوەی تروازی هێنا و ڕۆیشت چوە دەرەوە وازی لە هەموو شتێکێنەوە تۆ هەم کورسیەکەت گرت هەم کەسێکی شت فەوتان هەم حەز و ئارەزوە و کوڕەشت تێکدا جارێکتر ناتوانێت ئەم حەز و ئارەزوە بێنێتەوە چکە هەر شتێک بیکات ڕەزامەندی دایک و باوک بەدەست نایێنێت جا بناڵیش بەوە تێکە چێ کاتێک دایک و باوک ڕەزامەند نەبێ لی لەو شتانێکی ئەوەی دەکات بۆیە لە بەرچاوگرتنی حەز و ئارەزوو توانا و قابلیەتی ئەو مناڵە زۆر ئەساسە کە تۆ لە بەرچاوی بگری ناکرێت وەکو پار یەکێک لە تەلەبەکان ئەگەر خوێنی ببینی باە لە خۆیە چوو بەڵام سەتیشی هێنا لەژێر فشاری دایک و باوک چوە ئەو کۆلیزە جا چۆن ئەوە دەگونجێت وەکو ئەوەیە تۆ ئەندازیاری مەدەنی بی بەڵام لە شوێنی بەرزە بترسێت ئەمە دەبێتەوە هاوگونجانیەکە بێت دراسی سایکۆلۆژی مناڵەکەی خۆت بکەیت حەز و ئارەزووی لە چێ بۆی منداڵی داهێنانمانە بێت بۆی هەر ئەو مناڵەیەکە چێتە دەرەوەی وڵات حەز و ئارەزوەکانی خۆی ئەوە دەکات کەسانی داهێنەر و کەسانی سەرکەوتوو
دەبێت دانی لە دەست ئێمە چوو بۆ وڵاتێکی ترەوە بێت و دانی وەکو کۆچەر بیرکار هەیە داهێنان دەکەن و سەری هەموو جیهان و مرۆڤایەتی بەرزەکەنەوە بەڵام کاتی خۆشی دایک و باوکی ئەو کەسە حەزیان لێ بە کوڕەکان بێتە دکتۆر و بۆی ژیانیان خۆشتر بێت بەڵام ئەو نەیکردو بوو کەسێکی زانە بۆیە لەمە دوای ئەو ململانەیەش دەست پێ دەکات کاتێک کە فۆرم وەرەگرن کاتێ تەقدیمان دەکەن ئیتر 50 کەس لە دەورەی کۆوە بێتەوە لە دەوری ئەو مناڵە دەبێەوە پڕکەیتەوە نە ئەوە باشترە نە ئەوە زووتر تەعینەبی نە ئەوە چاکترە ئیتر مناڵەکەشەوە خۆی دانیشی قسە ناکە بۆیە تووشی کەپتە بێ هەستەکە لە ناخەوە شکستی خواردووە ڕەنگە ئەمە تاسیر بکە خێزانێکی سەرکەوتو نابێت ڕەنگە باوکێکی سەرکەوتو نەبێ ڕەنگە مرۆڤێکی سەرکەوتو نەبێ ڕەنگە هاوڕێکی سەرکەوتو نەبێ هاوڕێکی سەرکەوتو نەبێ ڕەنگ ینی ڕەنگە داتەوە لە ژیانەکە بوارەکانی تری هەندێک جار کە دێتە کاتی دەرکەوتنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئەترەگە بەتعلیقیش بێت لە سوۆشال میدیا وترێ ئەو خزمە مەگەر 10 ساڵی شەواڵی نەپرسی مەستا نامە بۆ نێرێ ئەڵە چی بوو چەنە تێنا دەرەجەکەت چۆن بوو دەرچووی دەرنەچووی ئەم فزولیەتە چیە لە ناومانە بۆ چینەوە سەرسەری ئەو کەسە چی کرد چی نەکە من بۆ مناگەر من خزمێک کەسێکمە بێ پۆلی 12 بێ وڵای قەتلی ناپرسم بە بەدڵی خۆی دەرچووە دەرنەچووە دەرەجی باشە خراپە پێویستی بەشیانی خۆی ئەزانی ناخۆشترین شتەوەیە کە ئێستا نمرانە خوێندرێتەوە ینی سێکە چوار کەس لەو ماڵە بەس جوابی تەلەفۆنات دەنەوەی خزمەکە تەلەڤیزیۆنمان بینی هەری پێ بوو ئەتر هەرێکەوە تەلەفۆن بۆ یەکیانەکە جا 3 جار 4 جار 5 جار لێدە بۆ ئەو بۆ ئەو تر چەنی وەرگرت لەوانێ هەر لێشی نەپرسی بێت لەوانێ هەر وەکو بەڕێزت فەرمووت لەوانێ هەر پەیوەندیشان نەبوو بێت ئەم فزولیتە نەخۆشیەکی کۆمەڵایەتی دەرونیە تەدەخلکردن بە ژیانی کەسێکی ترەوە ئەمە یەکەکە لەو نەخۆشیانەکە زۆر جار هەیە ئێمە دەخالت بە ژیانێکی کەسێکی تر دەکەین زۆر جاریشێ ئەوانەی تەلەفۆن دەکەن دڵی دایک و باوکەکە دەڕەنجێنە ڕەنگە ئەو کوڕە 95 هێنابێ ئێوە وتان کوڕەکەمان زیرەکە و ئەوە هەمجار یەکەم بوو بۆچی یەکەم نەبوو ئەی فڵان کەس یەکەم و ئەو کێشەکە دروست دەکات ئەو دڵی ئەو دایک و باوکە زۆر جارەیە تووشی ململانەی دەکات تووشی حالەتێکی دەرونی خراپی دەکات بۆیە ناخۆشە تۆ تەلەفۆنەکەیت و دەپرسی و چەنی وەرگتووە لەو دەرەجێ بۆ هەمووی بە تەفاسی لێ پرسێ ئەی کوڕی فلان کەسی شەوەنەی وەرگرت بانقەس پێڵێ کوڕی فلان کەس لەوی زیاتری وەرگرت بۆ ئێوە مامۆستاتان بۆی گرت بوو دەورەی هەبوو ژووری تایبەت هەبوو بۆ نەهێنە بزانە ئێتە دایک و باوکەکە دڵی دەڕەنجێ و شت دەبێ و کێشێک لەو ماڵات کێشێک لە دڵی ئەو دایک و باوکە دروست دەکەن ئەم خۆشییان لێ تاڵ دەکەن بۆیە تۆ پێویست ناکە تەلەفۆن بۆ هیچ کەسێکی دەرکەی ئەمە بەرهەمێک خۆیتی بۆچی پێشی نمرەکان هاوکاریت نەکرد لێت نەپرسیەوە پێت بوت پێویستی بەچێ من هاوکاری دەکەم یارمەتی تەدەم لە بیداەتی دەستپێکردنی خوێندنەوە بۆچی ئەو کاتە تەلەفۆنیت نەکرد بەڵام ئێستا و تەلەفۆناکەی و تەلەفۆنەکەش بۆ پیرۆزبایی نییە پیرۆزبایی لەکە بەڵام بریا سەتی هێناوە بریا ئەوشی هێناوە ئەم بریاوە تووشی ڕارا و دڵە ڕاوچیانەکە بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتیش وەڵام بیتەوە سپاس دەکەم دۆخی دارایی ژیان بەڵێ تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی کەسێکی سەرکەوت و وەکوتمان باسەوە ناکەین مرۆڤ تووشی شکست نابێت شکست نییە شتێک بەناوی ڕەنگە لەو قۆناغیان نەتوانێت سەرکەوتوو بێت بەڵام ئەوە ئێستا ئەم شەو من ئەوەندە بینیم لە ناو ماڵەکان ئەوانەی یەکەم بوون من هەستم نەکرد هیچ کامیان لە چینە دەوڵەمەنەکەی کۆمەڵگە بن من ناڵێم ئەوان سەرکەوتونین بەڵام شانازیەکەم بەوەی ئەگەر منداڵێک و دایک و باوشێک لە دۆخێکی قورسی ژیان نبوو بێت توانی بێتی بەم سەرکەوت نەگەیشت بێت هەندێک جار ڕەنگە منداڵ گلەی لە دایک و باوکی بکە من دۆخی داراییمان وانە وەک ماڵی فڵانیە وەک ئەو برادەرەم نییە وەک ئەو نییە من بۆیە ناتوانم زیرەک بم ئەمە کاریگەری لەسەر زیرەکی هەیە یان نا دۆخی دارایی کاریگەری لەسەر خۆشگوزەرانی و لەسەر حالاتی دەرونی هەیە بەڵام لەسەر زیرەکی نییە ئێمە بەر لە تو گفتوگویەکمان لەگەڵ بەڕێزێکی ئێرە کرد ئەوتمان لەو هەمووانێک کە دەرچوون یەکەم و دووەم و سێمەکان ژمارەیان زۆرە مناڵە وەزیر و مناڵە ئەندام پەرلەمان و نازانم بزنسمانەکانی کە ئەو بزنسمانە گەورانەیە ئەوانەی تێدانین سەیری ریپۆرتازمان کرد من لە ڕووی دەرونیەوە سەیری ئەو ریپۆرتازانم کرد هەمووی دانیشتون لەو ماڵانە دانیشتون سەیری دایک و باوکەکەنەمووی ژیانێکی زۆر بەسیت و ڤلیان نەبووە ڤلیانە بێوان شتێکی گەوریان نەبێت
ماڵەکانیان دوو ژوورە یان لەسەر هەندێکیان قەنەفە دۆشک بوو لەسەری لەسەر دانیشتن دۆشک و- بەڵام ئەگەر لەسەر عەرزەکەش دانیشت بن شانازێکی لەسەر دۆشە کوشتیوا دانیشتن و پەیامێرتان وەکەوان لەسەر دۆشک دانیشتن و قەنەفەی ئەوە هەیەی هەر زۆر زۆر سادە و ساکارە کەواتەوە بۆمان دەسەلمێنێ ئەوێ مناڵەکانی خۆمان دایک و باوکی خۆمان قەناعەتیانەوە بێنین زۆر جارێ باری دارایی ڕێگر نییە لەسەر زیرەکی ئینسانی ئینسان دەتوانێت هەموو بربەستەکان ببەزێنێ و بەسەر هەموو کۆسپەکاندا زاڵ بێت زۆر کەسمان هەیە ئەوەی پاری یەکەم بوو لە ژوورێکی جەمەلۆنە یەکەم بووە زۆربەی ئەوانەی لە مەکتەبەکانی حکومین بە زۆریەوە کەواتە ئەمە نەکەینە پێوەەر بڵێن ئیلا بێ لە مەکتتەبێکی ئەتەرناشنال بێت یاخود باشترین مامۆسای بەبژیرێت و باشترین خواردن و ڤێلا و ئەو شتانەی هەبێت ئەمە پێوەەر نییە ئەمە سارکردنەوەی کەسانێکە لە ڕووی دەرونیەوە بڵێ ئەگەر منیش باوکم دەوڵەمەند باە و لە ئەتەرناشنال بووماویان مامۆسای تایبەتی و شتانەمە هەبایە ئێستا من یەکەم بوومەوە لەبەرەوەی من باوکم کرێکارە یاخود باوکم نەخوێندەوەرە من ناتوانم یەکەم بم ئەمە فمە نەخینە مێشکی منداڵەکانی خۆمانەوە هیچ کاتێ باری دارایی بربەست نەبووە بەڵام لە قانونی علم النفسە قانونی دەروونزانیە یەکشت هەیە پارە هەیە و ئیدارەی پارە هەیە ڕەنگە تۆ پارەت هەبێ بەڵام نتوانانی ئیدارەی ئەو پارەیە بکەیت ڕەنگە من پارێکی کەمم هەبێ بەڵام ئیدارەی ئەو پارەیە کەم ئەزام چۆن تەوزی هەکەم و چۆنە کێشەیەم هەیە نازامی داری پارە دەست بڵاوی هەندێک تاوان دەست بڵاویش زۆرێکە لە نەخۆشی دەرونی ئستراباتی دەرونیەوە هەیە ئەمە بابەتێکی ترە دوای بەرنامە قسەی لەسەرەکەی بەڵام شتێکی زۆر زۆر زەروری هەیە ینی قەنەعەت کە ئەوانەی کە هەموو ساڵێ دەرەچن نەکەم ساڵ هەموو ساڵێ دەرەچن ڕەنگە هەیە دایکی نەمابێ هەبووە یەکەم بۆ دایکی نەما بووە لایداپیری بووە یان باوکی ژنی دووەمی هێناوە تۆ دایکەکەی خۆی نەماوە یان لە ماڵێکە شش حەوت بران و هەمووی تێکەڵا و ژووری تایبەتی نەبوو لەگەڵەوان خوێندوێتی گەرما و سەرما بووە بەدیار مبەڕیدێکە و تەقەتەقی هاتووە مبڕیدە خوێندێتی هەموو مناڵێک کە دەگاتە پۆلی 12 ئاستی وەکو یەکە لە ڕووی پێوەری زیرەکی چونکە ئەگەر مناڵ پێوەری زیرەکی نزم بێ ناتوانم قۆناغی دە یاغە ببڕێەوە لە ئاستێکا دەوەستێت مادەم تۆ گەیشتە 12 واتە عقلی هی تۆ لەگەڵ ئەوەی کە سەتی هێناوە هیچ ئەوەی کاشتا هێنەوە هەمووی وەکو یەکە بەڵام هەرێکە بەپێی توانای زیرەکی خۆی بەپێی جیاتاکی بەپێی ئەوەی کە دەرفەتەکە دەقۆزێتەوە کات دابەشەکە جیازی من و تۆ کە من هەشتام هێنەوە تۆ سەت هێنەوە دابشکردنی کاتە ئیدارەدانی کاتە شێوازی خوێندنەکەیە هیچ پەیوەندی بە زیرەکی و دەوڵەمەندی و هەژاری و ئەو شتانە ئەوە نەخینە مێشتی منداڵەکانمان منیش ئەگەر باوکم دەوڵەمەند با ئێستا سەتم هێنا مەرج نییە ئێسایەک کراوە لە کۆلیجی پزیشکی 168 ئەوانەی دەستن کۆلیجی پزیشکی باوکیان کرێکار بووە یان دوکاندار بووە یان ئاستێکی ژیانی ئابوووریان مامناوەند بووە ئەوە نەبووە پلە باڵایەکان و پلە بەرزەکان لە ناو کۆمەڵگا ئەوە نەبووە جا ئەوە ئەبێ لە بەرچاومان بێت ئەو شتانە بۆی مناڵەکان لێ ئێستاوە ئەوانەی کە پۆلی نوۆی بنەڕەتیان تەواو کردووە هەر تامەدەی لێ ئێستاوە ئیرادیان بەقەوت بێت متمانەیان بەخوانە هەبێت شێوازی سعیکردنیان بگۆڕن دابشکردنی سوود لە کات وەرگرن کات بەفرون نەدەن ئەوە کلیلەکانی سەرکەوتن و کلیلەکان تێگەشتووە نەوەک ئەو کتێبەی کە پۆلی 12 بۆ من و بۆ تۆ بۆ یەکی تر لە زاخ و لە خانەقین و لە هەمووی وەکو یەکە یەک کتێبە کتێبی من جیاواز نیە لە کتێبەکەی تۆ بیرکاری و کیمیافیزە هەموو یەک ئاستە و یەک مامۆستاش بەڕێز دکتۆر یوسف عوسمان دەرووناس و مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ هەمووتان دووبارە پیرۆزبایی لە هەرمیانەکەین و دڵخۆشی بۆ هەمویان کە بەشدار بوون زۆر سپاس بۆ هیوای سەرکەوتن بۆ ئەوانی دیکە بۆ هەمووی ناخۆناخەکانی داهاتوێ سپاس دکتۆر